بەڕاستی ئێمە ئەم جۆش و خڕۆشەی کە ئەبینین لە هاوڵاتیانەوە بەرامبەری ئێمە هێزی زیاترمان پێ ئەبەخشێ لە هەموو کاتێکا وتومانە ئێمە هێزی ئێوەین لە بەغداد. پێم بڵێ پێشبینی دەکەی کە کورسەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە تەواوی پارێزگاکانی عێراق و هەرێمی کوردستان بەتایبەت لە شاری کەرکووک بەرەو زیاتر بڕوە؟ بە دڵنیاییەوە ئێمە 4 بۆ 5 کورسیمان بەدەست هێناوە بۆ 6 ڕۆین. وەک هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەم جارە باڵ تاڵبانی هەر خۆی ڕابەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەکە ئەمە و بەلاوە چۆنە؟ یەک سەرۆک، یەک دەنگ، یەک هێز. خۆش پێشبینی دەکەی دەرچی؟ بەڵێ هیوام زۆرە، هۆکاری هەیە ئەو هیوایم زۆرە. من لە ناو خەڵکا بوومە و لە خەڵکەوە هاتووم سەروی 30 ساڵە مامۆستای زانکۆم، دکتۆرام هەیە لە داراییە، ژمێریاری داراییە لە ئێستاە لە ناو خوێندکارانم، لە ناو گەنجانم، لە ناو خەڵکی خۆمانە بە تایبەت لە سەرژانی خۆشمان ئیشەکەین. بەرنامەی زۆرمان پێیە، چ بەرنامەی دارایی بێ، چ هی گەنجان بێ، چ خوێندکاران بێ، چ ژنان بێ، ئیشەئەڵڵا بە هێزەوە ئەڕۆین بۆ بەغداد. بەڕێزە وەکو کاندیدێکی لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان پێت وایە یەکێتی تاکە حیزبەکە بتوانێت مافی کەرکووکیەکان وەربگرێت؟ یەکێتی لە هەموو کاتێکا خاوەنی کەرکووک بووە، یەکێتی لە هیچ کاتێکا کەرکووکی بەجێ نەهێشتووە. وەکوی کە ئەبینین ئێمە ئێستا پارێزگاری کەرکووک بەڵانسێکی زۆر جوانی ڕاگرتووە لە بینی نەتەوەکانە، چکە خۆشبەختانە کەرکووک فرە زمانە، فرە ئاینە، فرە مەزهەبە، فرە نەتەوەیە. بەڵێ یەکێتی ئەو باڵانسە جوانەی ڕاگرتووە لە بینی هەموو نەتەوەکانە. باسی پارێزگاری کەرکووک پێم بڵێیت لەوەتەی پارێزگاری کەرکووک کە دانراوە کە کووردە، پێم بڵێ دۆخی کەرکووک چۆن ئێستا؟ دۆخی کەرکووک زۆر ئارامە و ئەوەش کە ئەبینین ئێمە ئێستاکە زۆربەی ئەو کۆمپانیانەی کە لە دەرەوەی کەرکووکە هاتوونە ئیشەکەن لە کەرکووکە، بۆ نمونە ئێمە کۆمپانیای BP ئەوە کە نەوتیە ئێستا لەسەر بڵێن دارایەکانی نەوتیەکان ئیشەکات، ئەمە وای کردووە کە بەڕاستی گەنجان ئیشیان بۆ ببنێرێتەوە و ئەمە لە ئایندەیە زیاتری شەبێ و کەرکووک بەرەو ئایندەیەکی گەشەڕە لە سایە یەکێتی نیشتیمانی کوردستانەوە.